لە بەشی یەکەمی بەرنامەکە وەک باسمان کرد کۆمەڵێک زانیاری گرنگی وەرزشی بە تایبەت بۆ وەرزش دۆستان کۆمەڵێک گەنجولاو تایبەت لە کەناڵ ئەسمانی پێیان لە بەشی وەرزەکەی زۆر بابەتی وەرسی گرنگمان هەیە و شیکەرە وەرسیەکانی پەیامیش لە پەیامی ڕۆژ دیسانەوە یارمەتی دەرمانە بن. ئەمڕۆ باس لە بازاڕی گواستنەوەی هاوینەی یاریزانەکەین لە یانە جیهانیەکان یاخود ئەو دەستەواژە وەرزشی کە بۆی بەکاردێت پێ دەگوترێن میرکاتۆی جا لە هاوینیش و لە زوسانیش ئەمەمان هەیە. بە میوانداری زۆر بەڕێز کاک مەڕوان تاڵیب شیکەرەوەی وەرزشی گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. کاک مەڕوان بەخێر بێت. زۆر سپاس کاک شوان، زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ مێزبانت. کاک مەڕوان میرکاتۆی چییە یاخود با بڵێن کەی دەست پێیەکە ساڵی چەند جار مەسەڵەن ئەمە ڕوودەدات؟ بەڵێ مێرکاتۆ خۆی بە شتەکە ئاسانتر بکەین لەگەڵ دەستپێکردنی وەرز کە بۆ نەوەرزەکە لە 28 دەست پێکات 28 وەرزی ئەم ساڵ دەست پێکات تاکو کۆتایی مانگی 5 لەم بینە لە کە دەست پێەکە لە مانگی یەکی 2000 ئەم 24 بازارێکمانەیە پێ وترێ زستانە لە مانگیەکی ساڵی داهاتوو دەست پێەکە. ئەم بازاڕان بۆچی ئەم بازاڕە ئەوەی بۆ نەتیپەکە لە ناوەڕاستی مەوسیمایە نەقسێکی هەیە لە بەرگریە لە ناوەندا بنم بازارەکەەوە گەرم نییە لە زستانەیە تەنها نەقسەکان پڕاکاتەوە بەڵام لە هاوینەیە تیپەکەی تۆکماکات وەکو ئێسا کە لێمە لە بازاری گواستنەوەی هاوینین لە مانگی حوت سەرەتای مانگی حوت دەست پێکات تاوەکو کۆتا ڕۆژ پێشەوەی بێتە مانگی هەشت یەک مانگ ئەخایەنێت بەڵام بۆ ئەمە بۆ تەنها بۆ پێنج خولە گەورەکەی ئەوروپا ئینگلتەرا ئەڵمانیا فەڕەنسا ئیتالیا ئیسپانیا ئەم پێنج خولەتە ئەو کاتە بەڵام خولەکانی تورکیا و هۆڵندا و خولەکانی تر بۆ نمە جیاوازە لەوانێ 5 ڕۆژ تاخیرتر بێ 10 ڕۆژ تاخیرتر بێ بەڵام تر لەوە زیاتر ناوە. ینی کاک مەڕوان ئەم بازاڕە کە ئەکرێ ئەبێ لەو کاتەیە هیچ خولێکی با بڵێن یانەکان نەبێ بۆی پێمان بێ پێی یاسا نوێیەکانی فیفا ئەبێ هەر لە دەستپێکردنی ئەو خولەوە ئەو یاریزانە نوێ لەو یانەیە دەستی پێکرد بێت دەنا با بڵێن و یاریزانی ناو تیمەکە هەژمار ناکرێ. مێرکاتۆی هاوینەوە ڕێک بۆ تۆکمەکردنی تیپەکەی بۆ منە تا تیپەکە دیتر پرۆژەی وەرزەکە و داهانیت بەڵام ئێسا یاسایان نەماوەیتەوە ئەڵیت بۆ من ئێسا وەرز دەست پێکات لە مێرکاتۆی زستانەیە یاریزانێک هەیە یاری کردو بۆ تیپێکی تر بەڵام ئەتوانێت لەو تیپە بگوازرێتە بۆ تیپە و یاریشکانی ئەم یاسایە لابرەوە پێشتر نەیەتوانی هەتاوەکو بازاڕی بەتایبەتی لە چامپیۆنز لیگە ئێستا یاسایان نەماوە و لابراوە. باشە گرێ بەستە گەورەکانی خولی نایابی ئینگلیزی تا ئێستا کێ بوون کاک مەڕوان؟ تا ئێستا ئارسناڵ کە وەرزی ڕابردوو تا 3-4 هەفتەی کۆتایی لەگەڵ مانسیتی هەر کێبڕکەی خولەکانێکە بەڵام دواتر نازناوەکە لە سوتی مانسیتی لە دەستدا تا سە دو یاریزانی گواستەوە دیکلان ڕایسی گواستەوە لە ئێستا هەمووە بە 103 ملیۆن پاوەندی کاش لەگەڵ 5 ملیۆن گۆڕانکاریەکان لەگەڵ ویرۆن تیمپەر بەرگریکاری ئەیاکس کە دیکلان ڕایس بۆتە گرانترین یاریزانی مێژووی ئینگلیزی لە خولەکە لە خولی ئینگلیزی ڕیکۆردەکەی شکاند گرانترینە ئەو ئێستا گرانترین یاریزانی مێژووی ئینگلیزیە لە پریمەر لیگ بەڵام گرانترین یاریزانی مێژووی خولەکە هی دەرەوانی بەعام خولەکە بەنای ئینزۆ فێرناندێزە بە نزیکەی 107 ملیۆن یورۆ گواستنەوەی بۆ کراوە. باستەوە کە وتەمە تەنها بۆ یانە گەورەکان و خولە گەورەکانە یان مەسەلەن گواستنەوەکان لە مانچستەر سیتی هین پاریس سێن ژەرمان ئەوان بڵێن لەوێ چی گوزەراوە؟ پاریس سان ژەرمان خۆی ئێستا دۆخێکی نەخوازرای هەیە لەگەڵ مۆپاپێ کە بازاری گواستنەوە ئێستا باسی مۆپاپەیە ئەوێ بەجێ بێڵێ لەبەر مۆپاپی وەرزی ڕابردوو باسی چوونی بۆ ڕیاڵەکرا و لەگەڵ یانەکە بۆ کێشان و کۆمەڵێک گرفتی بۆ دروست بوو لە کۆتایە ڕیاڵ 200 ملیۆنی پێیا پاریس سان ژەرمان نەیە فرۆش ئەڵتەکەی نوێ کردەوە تا 2024 بەڵام بژاردە یەک وەرزیدێکی هەیە بکە نوێ کاتەوە تا بسپێن بەڵام ئێستا ئەڵێ من کۆتایی وەرزی داهات و عەقدەکەم وێ ناکەمەوە ئەڕۆم بەبێ بەرامبەر پاریس سان ژەرمانی ژەڵێ من نەهەڵم بێ بەرامبەر بڕۆیت یان ئەم وەرزە ئەڕۆیت بە پارە بە بڕەباڕەیەکی خەیاڵی 150 ملیۆن و 200 ملیۆنە یانەوە تا هاوینی عەقدەکەت نوێیەکەیتەوە لە یانەکە هامێنیتوانێت ئەمەش کێشەی دروست کردووە لەگەڵ ئیدارە و جاران یانوت لەبەرەوەی مێسی لەوەیە زۆر ئەم ئەسێرەی بەخشی ناگەشێتەوە و مێسی نایەڵێ و ئێستا مێسی وابزانەوەی بەجێهێشتووە و کێشەکانی حەل نەبوونیان پاپێ ناخۆ کێشەکە خودیانی پاریس سان ژەرمان پرۆژەیانی پاریس سان ژەرمان لەبەری پاریس سان ژەرمان هەر وەرزە
ڕاهێنەرێکی هەیە ئەمەش کێشەی دروست کردو ێستا وەرزی پێشوو نێمار و میسی و مپاپێ و کۆمەڵی یاریزانی باشە بەڵام پرۆژەی پاریس سەن ژەرمەن لە چامپیۆنز لیگایە ینی پرۆژەکەی هەموو ساڵە شکست دێنێت ئەمەش پێویستی نییە بڵێ میسی لەوێ ئێستا میسی گواستە بۆی پرۆژەکەی لە چامپیۆنز لیگ باوکاری مپاپێ و نەیمار سەر بکرێت بەڵامەوە دیسانەوە کرایە دەرەوانێ و وەرزی داهاتووش دیسانەوە ئەیوێت پشمە مپاپێ بەستێ بەڵام مپاپێ ڕایگەاندۆ کە بەردەوامە بێ ئەم وەرزە بەڵام وەرزی دواتر بێ بەرامبەر ئەڕات واتە ئێستا بۆ نمونە پاریس سەن ژەرمەن ئەڵێ من ئەم وەرزە بیفرۆشم 150 تا 200 ملیۆنم بۆ کات بەڵام ئەگەر وەرزی داهاتوو هەر ڕاستەخۆ ناگاتە وەرزی داهاتوو لە مانگی 1 2024 ڕاستەخۆ توانێت گفتوگۆ بەبێ ئەوەی گەڕێتەوە بۆ پاریس سەن ژەرمەن بچێ گفتوگۆ لەگەڵ یانەیە کابکات و هاوینش بێ بەرامبەر پەیوەندی بەیانەکەی بەیانەکەی وەکات بەبێ ئەوەی گەڕێتەوە بەیانی پاریس سەن ژەرمەن بۆ بڕیارەکان هیچ پەیوەندی تەواو بێ چکە عقدەکەی بژاردەی هەیە تا 2024 عقدی هەیە ئەڵێ من ئەمێنمەوە ئەم ساڵ کێشەم نییە بەڵام وەرزی داهاتوو بژاردەکەم لێ ناکەم ئەم بژاردەکەم چالاک ناکەم بەبێ بەرامبەر ئەڕەم پاریس سەن ژەرمەن ژەڵێ ئەگەر بەبێ بەرامبەر بڕا من ئەم هاینەی فرۆشم ئەو بڕاپارەی زۆری بووە کات ئەتوانێت شوێنەکەشی پڕ بکاتەوە باشە کاتە با بڵین دۆخی هەریانەیەک لە یانێکی تر جیاوازە با بەس یانەکانی ترکەین لەوانە بایرن میونخ بۆریسیا دۆرتموند و هەروەها یانەکانی بەرشەلۆنە و ڕیال مەدرید و بازاری گواستنە تۆزە لە ئەڵمانیا خاوە بەتایبەتی بایرن دۆرتموند لەبەرەوەی بایرن میونخ تەناکی منجای بەرگریکاری ناپۆلی گواستێتەوانێ بڕی گواستنەوە گەشی 50 ملیۆن بەرەسەرەوە یانەیە تا ئێستا تەنها یاریزانەی گواستێتەوە باز لە ڕۆژنی سادیۆمانی سەنیگالی ژەکرێت لەگەڵ کیمیچ و لوکاس هێرناندیز ڕۆشتە بۆ پاریس سەن ژەرمەن دۆخی بایرن میونخ تەنها یاریزانی گواستێتەوە و دەستبەرداری دووسێ یاریزانیشی بووە لە بەرامبەر دۆرتموند تەنها ڕەفایل گێرێلۆی گواستێتەوە بەبێ بەرامبەر لە بایرن میونخەوە دۆخی بایرن میونخ و دۆرتموند ساڵانە یاریزان لێ بەتایبەتی بایرن میونخ یاریزانەکانی دۆرتموند دێنێت یعنی ئەمە دووبارە هەبێتەوە بەردەوام لە بایرن میونخ هەسا بۆ نمونە لیڤاندۆڤسکی بردۆ پێشتر ینی دۆرتموند وای لە هاتوو یاریزانەکانی گەوراکە بۆ بایرن میونخ بەردەوام بایرن میونخ گورزی خۆی لە بورسیا دۆرتموندەوە بشێنێت و یاریزانەکانی ئەبات لەبەرەوەی زیاد لە دەوەرزیش ئەبێت هەر بایرن میونخ باڵادەستی بۆندزلیگە وەری ناڵە تیپەکە تیپی بورسیا دۆرتموند گەشە بکات یاریزانەکانی ئەبات بەرشەلۆنە و ڕیال مەدرید چی ئەوان وەزیان چۆنە وەزیان لە مێرکاتەوە بازاریان زۆر گەرم کرد بەتایبەتی ڕیال مەدرید بەرەوەی پلانی چی هۆکاری چیە 5 یاریزانی گواستەوە یاریزانەکانی ڕۆشتن سا بۆ ئاسینسۆ ڕۆشتووە بێنزیمە ڕۆشتووە ئاسینسۆ چۆ بۆ پاریس سەن ژەرمەن بێنزیمە چۆ بۆ ئیتحادی سعودی هازارد گرێبەستەکەی هەڵۆشێنراوەتەوانەیە ماریانۆ دیاز ڕۆشتووە 4 یاریزانی ڕۆشتووە ئەم 4 یاریزان چۆن شوێنەکانی پڕکاتەوانێ شوێنەکانی پڕکردەوەتەوە براین دیازی لە میلانەوە گێڕاوەتەوە بۆ ڕیزەکانی خۆسیلۆ هێناوە لە ئیسپانیۆرەوە بێلینگام هێناوە لە بورسیا دۆرتموندەوە بە 5 ملیۆن بە گۆڕانکاریەکانەوە چێتە 130 ملیۆن ئاتەمە گرێبەستە گەورەکەی ڕیاڵە بێلینگام فرانگارسیای گواستوەتەوانێ و بازارەکەی خراپ نییە بەڵام ئێستا شوێنی بنزیمەی پێپڕ نەکراوەتەوە تا ئێستا بەدە شوێنگرۆی بنزیمە دەستیەکەوێ سەرەدا باسی هاریکەی نەکرا بەڵام تۆتنهامیش نایوە دەستبەرداری بێ لەم کاتەیە لەبەرەوەی هەمان دۆخی هاریکەین ئەو کابرا قش درێژە زەردەکەیە ئەوەی تۆتنهام زەردە ئینگلیزیەکەیە ئەوەی هەیە زۆر هەر لە دوورەوە گۆڵەکە بەڵێ هەمان دۆخی مۆپاپێ هەیە لەبەرش ئەوش عقدەکەی هاوین داهات کۆتاییە تۆتنهامیش ئەڵێ من دەستبەرداری ناوم بەبێ بەرامبەر هاوین داهات لەبەرەوەی ڕیال مەدرید هەر هێشتا بەدە شوێنگرۆی بنزیمایان گەڕێت تەنها ئیش لەسەر مۆپاپەیەکات ڕیال مەدرید لەبەری وەرزەکانی پێشوش ئەم گرفتی لە پاریس سەن ژەرمەن هەبوو کێشەکەوتە نێوانی ئیدارەی هەردوویانەوە لەبەرەوەی ئەنووت ڕیال مەدرید بەبێ بگەڕانەوە بۆ پاریس سەن ژەرمەن قسەی لەگەڵ مۆپاپێ کردووە چەڵەن بریکارەکەی مۆپاپێ دایکێتی ئەواتە دایکی بریکاری مۆپاپەیە بازارەکانی لای دایکێتی بڕیارەکانی مۆپاپێ ڕۆژی سێ چوار جار ئەیفرۆشێت و هێنێتەوە پەشیمانە بێتە گەروا بێ تا ئێستا نزیک 100 ملیۆن یۆرۆ بەس دایکی لە پاریس سەن ژەرمەن قازانجی کردووە لە ماوەی چەند وەرزەی ڕابردووە لەبەرەوە دۆخی ڕیال مەدرید تا ئێستا شوێنگرەوەی بەس شوێنگرەوەی بنزیمەی نییە ئەویش ئەگەر مۆپاپێ نێت هیچ یاریزانێکی تری بۆ ناگوازێتە لەبەری مێرکاتۆ ڕیال کۆتایی دێت کاتان شتۆتی ناچارە پلانەکانی گۆڕێت و شوێنی بنزیمە بە شێوازێکی تر پڕ بکاتەوە کە پێش یاریزانەکانی ناوەڕاست باستێت و پلانەکانی گۆڕێت
باش جیاوازی چییە ئینتەر میلان جیاواز لە یانەکانی تری ئیتاڵیا دەستی بە میرکاتۆ کردو مثال ئینتەر میلان تاوان وەرزی ڕابردوو لەگەڵ مانچستەر سیتی گەشت یاریک بۆ تای فیناڵی چامپیۆنز لیگ بەڵێ ینی زۆر کەس بڕای ناکرد ئینتەر میلان کاتە یاریک بۆ تای ئەمەش پاڵنەرێکە وای کردووە تیپەکە بۆ وەرزی داهات و بە تایبەتی لە خولی ئیتاڵیا کێبڕکێ بکات دوو گرێبەستی کردووە هەر دوو گرێبەسەکەی بێ بەرامبەرە مارکۆس تورام لە ماوەی 24 ساعتە نزیک بوو لە پەیوەندی بە ئایسی میلانەوە بکات بەڵام ئینتەر میلان هاتە ناو گرێبەستەکە و ئایسی میلانی تێکدا و بەبێ بەرامبەر لە بورسا مۆنشنگلادباخ و گواستیەوە یەکێکە لەو هێرشبەرانەی ئەگەر دیمەنەکەی مۆندیالی قەتەرتان بیر بێتەوە لە دوای خولەکی ئەرجەنتین و فەڕەنسا خۆی گۆڵ یاریزانێک ڕۆی ژمارە 22کە ئەوە ینی گۆڵچێکە بەر ئەم ئاچی کەوت و چۆر دەرەوانێ ئەو یاریزانی گواسۆتەوانێ لەگەڵەوەشە کوادرادۆی لێڤانتوسەوە بەخواستن بۆ یەک وەرزێنا و نەبارودۆخی میلانیش باشترین یاریزانی لە دەستداوە میلان ساندرۆ تۆنادی پەیوەندی بە نیوکاسڵەوە کردو و 70 ملیۆنیشی لێ دەستکەوتۆ نیوکاسڵ زۆر باشە کاک ئێستا کە باسی وەرزش دەکرێت جاران زیاتر وڵاتە ئەوروپیەکان ینی بە ئێستاشەوە ینی لە نازناوەکان لە گەرم و گوڕی و لە کۆمەڵێک بابەت بەڵام لەم نێوەندەیە پاش قەتار دەبینی سعودیە گەرم و گوڕێکی داوە بە بابەتی وەرزشی تەنانەت لە بازاری گواستنەوەی هاوینە یازسانەی یانە گەورەکان کە یاریزانێک ئەفرۆشن ببینی سعودیا چی ئیکڕە یاخودیانە پەیوەندیەکەن بە خولی سعودیەوە سعودیە بە تەمای چی ئەم گۆڕانکاریە گەورەیە و ئەم ئاڕاستەکردنەی وەرزشی سعودی چۆنە لە سەنگێنی گۆڕانکارە گەورەکە چییە گۆڕانکارە گەورەی چوار ینی خولی سعودی نەسەر ئیتیحاد ئەهلی و هیلال ئەم چواریانەی خراونە سەر سندوقی وەبەرهەمێنانی سعودیە واتە پەیوەندی نییە بۆی خۆیان پارە پایەکەنەوەمانە لەبەڕی سعودی ڕاستەخۆ پارەیە بەم چواریانەیە ئەمە ژوای کردووە تیپەکان بچنە یاریزانەکانی ئەوروپی بگوازنەوانێ وەرزی ڕابردوو کریستیانۆ گوازرایەوە ئەم وەرزە بنزیمە برۆزۆڤیچ مێندی ینی بوردە و یاریزانەکانە گواستن ئێستا باز لەواکە فابینی و هێندەرسۆنیش لە لیڤەرپوڵەوە چن بۆ یعنی ئیتیفاق لەبەرەوەی ستیڤن جەراردیش چۆ بۆ ئەوێ ئەفسانەی پێشووی لیڤەرپوڵانی وردە سعودێ دەمێک ئەم پلانی داناوە بەڵام سەرەتا چۆن دەستی پێستا ڕاهێنەرە گەورەکانی گواستەوانی ڕاهێنەرە گەورەکانی گواستەوە بە بڕەپارەیەکی زۆر تر وردە لە ڕێی ئەمەوە پرۆژەکان سەری گرت کە خرانە سەر سندوقی وەبەرهەمێنان کێشەی پاران نییە لەبەرەوە ئێستا بۆ نمونە بنزیما بۆ یەک وەرز یاریکردن 50 ملیۆن یۆرۆ وەرەگرێت بەبێ ڕیکلام و ئەو بازرگانیانی کە درێس و ئەم شتانە مافی وێنەکان و 50 ملیۆن زیاتری ژوەرەگە بۆ یەک وەرز بەڵام لە ڕیال مەدریددا ئەم دۆخەی نەبوو بڕەموچەکەی ڕەنگ بێت سەر و 20 ملیۆن بێت دانین کاتە 30 ملیۆن یۆرۆ بەڵام لێرە بۆ یەک وەرز 50 ملیۆن وەرەگرێت و یاریزانەکانی ژووردە بەتایبەتی ئەو یاریزانە ئەوانی کە تەمەنیان هەڵقشاوە ئەو خولانە بۆ ئەوان باشترە لەبەر ئێستا کریستیانۆ لە دوانیە هێرشەکاتە سەر خولی ئەمریکی کەمیسی چۆ بێڵێ خولی سعودی زۆر لە خولی ئەمریکی باشترە و لە ساڵانی ڕابردوو پێش خولی تورکی و خولی هۆڵندی ژەکەوێت جا بەڕاستی وایە ینی یان بپرسین مێسی بە چه ئامانجێک نەچوە ینی چووەتەوە خولی ئەمریکی و ئامادەنە و بچێتە خولی سعودی یەکێکە لەو یاریزانانەی دایم دەگوێت پارەیەکی باشیشیان بۆ دانابووە ینی زۆر خەیاڵی پارەیەکی خاڵی بۆ دانەوە باز لەواکرا بۆ 2-3 وەرز 500 ملیۆنی بۆ داناواتە تو حسابێکی هەر وەرزێک زۆر خەیاڵێ بەڵام میسی بە کۆمەڵێک ئامان چۆتە ئەمریکا لەبەرە یەکەم خولی وڵاتەکە ببوژێنێتەوانی و یاریزانەکانی شروع دێکەن ئێستا بۆسکێسیش هەر لە پاڵ میسیارێکە جۆردی ئەلباژ نزیکە و سوارێزانی کۆمەڵ یاریزانەکانی بەرشەڵە خەریکم چن بۆی دوانیان چووە سێمیان نزیکە کە جۆردی ئەلبا و چوارەمیش سوارێزە دوێنە سەرۆکی یانەکە وتی ئەگەر گرێبەسەکەی لەگەڵ گریمە و ڕازیاڵۆشن دۆ سوارێزیش ئەگوازینانێ کەواتە میسی ئامانجی دوو ئامانجی هەیە لە چوون بۆ خولی ئەمریکی یەکەمیان کوپا ئەمریکای 2024 لە ئەمریکا ئەکرێت تامە دەرفەتێکی زۆر باشە لەگەڵ هەڵبژاردنی ئەرجەنتینا جارێکی تر نازنای کوپا ئەمریکا بەدەست بێنێت دواتر مۆندیالی 26 لە مەکسیک و ئەمریکا ئەکرێت واتە ئەمەش ئامانجێکی تری میسیە بەڵام ئایا میسی بەشداری مۆندیالی 26 ئەکات ئەکەوێتە سەرەوەی ڕایەنەر قسەی لەگەڵەکات خۆی ئەڵێت من ناتوانم بەشداری کەم بەهۆی تەمەنمەوە بەڵام بینیمان لە ساڵانی ڕابردوو وازی هێنا
کە هیچ نازنایەکی نابر بە هیواکە لە یاری کۆتاییەکان بەڵام بە کوی گشتی میسی بە دوو ئامانجە چۆتە خولی MVQ لەگەڵەوەشە داهاتیانەکە زۆر زیاکە و میسی پشکشی وەرگرەوە هەم لە کۆمپانیای ئەپڵ پشکی هەیە هەم ئەگەر واز بێنێت لایەنەی ئینتەرمیامی بەشێکی یانەکەشی ئەبێت واتە میسی لە ڕووی داهاتیشەوە قازانجێکی زۆر دەکات چۆ بە خولی MVQ کاک مەروان تاڵێ پشیکەرەوەی وەرزشی سپاس دەکەین کە لەم تۆرێ لەگەڵ مامی سواز بۆنکردنەوە زانیاریەکان